سەرقاڵە لەگەڵ هاوڕێکانی دایاری دەکات، بەڵام سدیقەی بچووک ئاگدار نییە کە داهاتووی بڕیاری لەسەر دراوە. باوکو دایکی بە 2000 دلار بە ئەفغانیەکیان فرۆشتووە کە لە دەرەوەی وڵاتەشی. ئەو تەنیا مناڵ نییە بفرۆشرێت، ئەم کچە بچووکە، ئەم کچە بچووکەی دیکە و ئەمە هەمویان فرۆشراون. ئەم کچە بچووکە ئامادەکراوە بۆ فرۆشتن. زۆربەی مناڵانەی تیمی دەنگی ئەمریکا لەم کامپە چاویان پێکەوت وا دەرەکەون تەمەنیان لە 10 ساڵ کەمتر بێت. زۆربەیانیان فرۆشراون یاخود لە چاوەڕوانی کڕیاردان. کاتێک پرسیمان بۆچی مناڵەکانیان نەفرۆشن، پیاوێک بە ناوی عەبدولعەزیز بە تووڕەییەوە وەڵامی دایەوە. شام شوم پرێوەجی ئەولادۆتە دەخۆب گۆلەی حەبی خەو بە منداڵەکانمان دەدەین چونکە دەگرین و داوای خواردن دەکەن. ڕۆژانێک ژیانمان هەبوو، دەوڵەمەند بووین، پاشان وشکە ساڵی هات. کوڕە گەنجەکانمان لە شەڕدا تیا چوون، لە پارێزگای فەریاب ڕامان کرد و هاتین بۆ هێرات. لەوەتەی ئەم حکومەتە هاتوۆتە سەر حکم، خوا دەزانێت نرخی فەردەیە گەنم بۆتە 25 دلار. چۆن بیکڕین؟ ئەوە 3 ساڵە بەم شێوەیە دەژین. باوکو دایکی دەڵێن مناڵێک دەفرۆشن بۆی مناڵەکانی دیکەیان لە برسا نەمرن. شەڕ و وشکە ساڵی ئەفغانستانی وێران کردووە. ئابووری وڵاتەکە پشتی بە هاوکاری دەرەکی دەبەست، بەڵام 6 مانگ پێش ئێستا کاتێک تالیبان هات و وڵاتەکەی گرت، پاڵپشتی نێودەوڵەتی بۆ ئەفغانستان کۆتایی هات. ئەوەش بووە هۆی داڕوخانی ئابووری ئەفغانستان و قۆڵبوونەوەی گرفتەکانی وڵاتەکە. 90% ئەفغانیەکان داهاتی ڕۆژانەیان لە 2 دلار کەمترە. نزیکەی نیوەی خەڵکی وڵاتەکە مەترسیان لەسرە لە برسا بمرن. 1 ملیۆن مناڵ ڕوبەڕووی کەم خۆراکی بوونەتەوە. هیچ پارەمان بۆ دەرمان نییە، منداڵەکانمان خواردن نییە بیخۆن، بەم سەرمایە لەسەر ئەم بەردانە دەژین. هیچ ئاگرێک نییە گەرمان بکاتەوە. کوڕەکەم ئیستام زباڵەیە هێنا، ڕەنگە 5 تا 10 سنتمان بۆ بکات، ئەوە بەهای ئێمەیە. باوکی سدیقە دەڵێت مناڵەکەی کە بووە هەرزەکار شوو بە کوڕی کڕیارەکە دەکات، بەڵام دانی پێدا دەنێت کە فرۆشرا ئیدی کڕیارەکە کۆنترۆڵی ژیانیەکات، تەنان دەتوانێت بیفرۆشێت بە کەسێکی دیکە. منداڵە هیچ نازانێت ئێستا بۆتە مڵکی ئەوان دەتوانن چیان پێخۆش بێت وای لێ بکەن. ئەو کارەمان کرد چووکە هیچ بژاردەیەکی دیکەمان لەبەر دەستدا نەبوو، نازانین چ داهاتوویەکی دەبێت. لە کاتێکا قسەمان لەگەڵ دەکات ئەو خەڵکەی چواردەوریان گرتوین قسەکەی پێدەبڕن. هیچمان نییە چی بکەین دەپرسن. پاشان ژنێک کە تووڕە و بێ هیوا دیارە پێمان دەڵێت وەکو ئاژەڵ مناڵەکانمان دەفرۆشین.